ئێمە ئێستا زبارەتمان خەرجی بەخشینەوەی ترەکانمانین ترێ تایبەتەکانی ئێمە ئەوەن ئەمانەوێ بیبەخشین تەبحەن لە کوردستانە ئێمە هەمیشە مشکلەی بە بازاڕکردنمان هەیە بەڵام خۆشبەختانە ترێکانیمە زۆر تایبەت و نایابوو دەگمەن ئێمە وەحدماندا ترێکانمان ببەخشین ساڵانە لەبەر ئەوەی ئێمە شتڵفرۆشین شتڵ ئەفرۆشین جا بۆیە ئەمانەوەی بەرهەمەکانی خۆمان ترێکانمان نەفرۆشین بیبەخشین خاستن ترێ تایبەتەکانمان ئەوانەی ترێی دەگمەنن ئەمانەوەی بیبەخشین بەسەر خەڵکی کەم دەرامەت بەرهەمی جوتیاران ساغ نابیتەوە مخابن هەموو جوتیارەکانی کوردستان بەگشتی ڕنج بە خەسارن ئیلا ئەو جوتیارە نەبی کە ئەشتی دەگمەن و ناوازە تایبەتیان هەیە و فەلاحی زۆر شارەزا و زۆر هیلاکن و کەرستەی باشیان لە بەردەستەیان هاوکاریان ئەکرێگەنە مخابن کشتتوکان لە کوردستان خەریکە خاستن ڕەزە دێمەکانمان بەرەو دواوەنە و بەرەو لە ناوچوون سەر ڕای ئەوەی هیچ کە ساڵیش سەربار و سەرما سۆڵە و تێکچوونی ژینگە و زۆربوونی میکرۆب و زۆربوونی ڤایرۆسەکان بەڵێ ترێەکانی من بەناوبانگن و ترێ زۆر باش و نایابوو دەگمەن ئێستا بۆ نمونە ئەو ترێ مۆندرۆپە یەکە لە ترێ عالەمیەکان ئێمە ترێ مۆندرۆپمان هەیە ترێی خيرك دەستگەینی و فرۆشتنی خەڵکی وەزع خراپیان ببەلەوە باشە فەرموو